بنای خوای بخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی ڕچەی زانایان سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە هەڵقەیشتنی تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستدا دەبین. خۆشەویستان، بۆ ئەڵقەی ئەمجارە لە خزمەتی مامۆستایەکی پایەبەرز، مامۆستایەکی هەڵکەوتوو ناودار، مامۆستایەکی خاوەن دەستێکی نووسین لە ساڵانێکی زوو کە بەهرە و ئیرادە و توانایەکی یەکجار زۆری هەبوو. ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا محەممەد ئەمین ئەڕبیلی یان ئەوتە بێتواتەییان مدەڕیس کە هەرسێکیان پێوە بانگەکران. ئەو مامۆستا بەڕێزە لە هەفتایان 72 ساڵی تەمەنی، ئەو 2 ساڵە فەرقە دەگەڕێتەوە بۆ ساڵی زاینی و ساڵی کۆچی. مامۆستا لەو تەمەنەیدا 40 دانە ساڵ خزمەتی مەدرسەی شەرعی و فەقەیانی زانستە شەرعیەکانی کردووە و زیاتر لە 60 مامۆستای پایەبەرزی ئەوسا لە سەردەستی زەنای مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتووە. مامۆستای پایەبەرز ساڵانێکی زۆر لە مزگەوتی شێخی چۆلی کە ئێستا ئێمە ئەو میحرابەلی ڕاوەسای مامۆستا وتاری تێدا خوێندوتەوە. مامۆستا کەسێکی ئاسایی نەبوو، تەمەنێکی پڕ لە بەرەکەت. مامۆستا هەوڵ و جوهد و تەقەڵا و تێکۆشانی مامۆستا تەنها قەتیس نەبوو لە میحراب و مینبەر، بەڵکو مامۆستایەکی کاریگەر بوو لەگەڵ مامۆستایانی دەرەوەی کوردستان. کۆنتاکی بەردەوامی هەبوو بە گۆڕینەوەی نامە بە سەرنج و هەروەها بە گۆڕینەوەی فتوا و تێبینی و تعلیق لەسەر ئاڕائە جیاکان. ئەو مامۆستا بەڕێزە ئەگەر بێت و ئێمە بین هەرچەند باسی ژیانی ئەو بکەین لە بەرنامەیەکە ناتوانین حەقی تەواوی پێ بدەین، لەبەر ئەوەی ئەو مامۆستا لە ساڵی 1970ەکان دەور و ڕۆڵ و کاریگەرێکی یەکجار زۆری هەبووە. بۆیە خدا یار بێ ئێمە لە ماوەی داهاتووە لە خزمەتی بۆ عەزیز و خۆشەویستە ئەگەرچی مامۆستا کوڕی خۆی نەماون و هەروەها قوتابیەکانیشی نەماون، تەمەنێکی زۆری هەبوو، بەڵام هەوڵ دەدەین لە خزمەتی کوڕەزاکانی و هەروەها ئەوانەی کە لێکۆڵینەوەیان لەسەر بەرهەمەکانی مامۆستا کردو یان ئەوانە کە ڕیساڵەی ماجستێریان نووسیوە لە خزمەتیانە دەدوێن بۆ زیاتر و زیاتر سەربردە و پێگە و پلە و پایەی زانستی زەنای مامۆستا بۆ ئێمە و ئێوە زیاتر بخەنە ڕوو. جاوێ خۆشەویستا دواساتی بەرنامە لەگەڵمان بن، خوازارین کە بتوانین بەرنامەیەکی پڕ لە پێستی خۆی لە خزمەتی پلە و پێگە و پایەی زەنای مامۆستا پێشکەشی ئەوەی عەزیز و خۆشەویستکەین. لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا عەبدوڵڵای مودەڕیس، ناوی تەواوی عەبدوڵڵای کوڕی حەمەد ئەمینی کوڕی موحەممەدی کوڕی داودی کوڕی عەبدوڵڵای کوڕی حوسەینە. بە مودەڕیس و ئەڕبیلی و بێتواتەی و مەلای گەورە ناسرا بوو. مامۆستای ناوبراو لە ساڵی 1891 لە گوندی زێوە لە خانەوادەیەکی ئاین پەروەر و زانست دۆست چاوی بە دنیا هەڵێناوە و لە نێو حوجرەدا گەورە و پەروەردە بووە. باوکو و باپیرانی مەلای گەورە بوون، بەردەوام خزمەتی مەدرسە و حوجرەیان کردووە و سەدان مامۆستای گەورەیان پێگەیاندووە. مامۆستا بۆ کۆکردنەوەی زانستی شەرعی چەند شوێنێک گەڕاوە، بەڵام زۆرترینی خوێندنەکانی لە خزمەتی باوکی بووە و هەر ئەویش بڕوانامەی زانستی پێداوە. پاش کۆچی دوایی باوکی کاروباری ئیدارەی مزگەوت و وتار خوێندنی هەینی و دەرس گوتنەوەی فەقیان لە مزگەوتی حاجی قادر دەباغ لە ئەستۆ دەگرێت. هەروەها لە هەمان کاتدا هەڵساوە بە ئەرکی وتار خوێندنەوە لە مزگەوتی شێخ موحەممەدی چۆڵی کە ئەو کات مامۆستا عەبدوڵڵای مودەڕیس تەمەنی 49 ساڵ بووە. مامۆستا وتار خوێنێکی سەردەمی و سەرنجڕاکێش بووە و بە درێژایی تەمەنی لە وتنەوەی زانستی شەرعی بەردەوام بووە و دەیان بڕوانامەی زانستی بەخشیوە. لەگەڵ ئەوەشدا وەک نووسەر چەند بەرهەمێکی ناوازەی هەیە. شایەنی باسە کە مامۆستا مەلا عەبدوڵڵا توانایەکی زۆری هەبووە لە نووسین و دەربڕین فتوای شەرعی و بیر و ڕای عەقیدە و فقهی و تەفسیری قورئانی پیرۆز. هەروەها شارەزایەکی زۆری لە ئاینەکانی تری وەک مەسیحیەت و یەهودی هەبووە. دوجار مامۆستای مودەڕیس لە ساڵی 1961 لە تەمەنی 70 ساڵی لە شاری هەولێر کۆچی دوایی دەکات و لە مەراسیمێکی شایستە تەرمەکەی لە گۆڕستانی شێخی چۆڵی لە شاری هەولێر بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، بۆ درێژەدان لە سەر سیرەت و
پێگە و پلە و پای زانستی ڕێزار جنای مامۆستا مەلا عەبدوڵڵا محەممەد ئەمین بێتواتەی یانەوتە بڵێن کوونەفلوسەی یان ئەوە مدەڕسکە بەڕێزیان خۆی پێناسی خۆی پێکردوونە لە خزمەتێکێک لە کوڕەزاکانی جەنای مامۆستاکە مامۆستا مەلا عیمادەدینی شێخی چۆلینەوە هەم خۆیان و هەم ئابائی جەنای مامۆستا بە چەند پشتێکی زۆر خزمەت گەلێکی یەکجار زۆری زانستی شەرعیان کردووە لە هەموو ڕوەکانی کۆمەڵگایش و هەروە لە ڕووی کۆمەڵاتیشەوە دەست و پەنجەیان دیار بووە زایمە لە خزمەتی جەنای مامۆستا دەدوێن بۆی کە لەبەرەوەی مامۆستا مەلا عەبدوڵڵا بە ڕەحمەتی خواکەوێ خزمەت گەلێکی زۆری هەبووە تا و کاتەی لەو ساڵانە 1920ەکان مامۆستا نووسینیشی هەبووە کە خاوەن پەرتووکە بۆ مانای کە مامۆستا زۆر لە مامۆستا بارز و گەورە عیملاقەکانی هەولێر و دەوروبەریشی بڕوانامەی زانستیان لە خزمەتی مامۆستا وەرگرتووە بۆ تەفاسیلی ئەو باسانە لە خزمەتی ڕێزار جەنای مامۆستا مەلا عیمادەدین دەدوێن مامۆستا سەرەتا سەلامی خوای گەورەت لەسەر وعەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه بەخێر بێن سەرچاو خوا پاداشی خێرتان بداتەوە زۆر سپاس مامۆستا لە دەستپێکە دەمەی ئەوە بڵێم کە مشەڕەفین کە لە خزمەتی جەنابتان و هەروەها کە نەوەی ئەو مامۆستا گەورە و بەڕێزانن لە خزمەتانە بین بۆ هی کە بتوانین بەرنامەی ڕچەی زانایان بتوانی ئەگەر بەشێکی کەمیش بێ حەقێک بە ژیانی جەنای مامۆستا بدە بۆی کە خزمەت گەلێکی زۆری کرد ئێمەش بتوانین خزمەتی جەنای مامۆستا بکەین مامۆستا مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا محەممەد ئەمینیە ئەویش کوڕی مەلا شێخ محەممەدیە ئەویش کوڕی مەلا داود کە قازی بووە لە منتقەی بێتواتە کوڕی مەلا حوسێنی بووە کوڕی مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا حوسێن کوڕی مەلا عومەر ئەوە کەوا باپیرمان مەلا عەبدوڵڵا ئەبەو شێوە کەوا لە کتابەی خۆی نادی ئیسلام کە مختصرێک لە ژیاننامە خۆی نووسیە بەو شێوەی کەوا نووسیتێ ئەوانی کە باست کرد ئەو پشتانی کە ناوتێنان ئەوانە لە ڕووی زانستیەوە لە ڕووی مەلایەتیەوە لە ڕووی ئیجازەدانەوە ینی دەور و ڕۆلیان چۆن بووە دەور و ڕۆڵێکی گەلێک زۆریان هەبووە الحەمدولیلا هەمووی مەلازادە بوونە حتا مەلا داود کەوا قازی منتیقە بووە و سەڕە کەوا قەزاوەتی دەورێکی زۆر گەورەشی هەبووە لە منتقەی بێتواتەوە ئەو دەوروبەرە مەلا عەبدوڵڵا لە ساڵی 1891 زاینی لە گوندی زێوە لەدایک بووە تەمەنیان سێ4 مانگ بۆ سێ4 مانگ بۆچی کەوا بنەماڵەکەیان وەختکەوە مەلا شێخ محەممەد باپیری لەگەڵ بابی مەلا محەممەد ئەمین دێنە کوونەفولسەی لەوێن دەر مەدرسەی دادەمەزرێنێ الحەمدوللا پاشەوەی کە مەلا محەممەد ئەمین ئیجازەی وەردەگریتن مەدرسەی گەورە لەوێندە کەوا دادەنێتن مەلا عەبدوڵڵا عمری 12 ساڵان بۆ شەرح موغنی دەخین کاتی کەوا هاتنە هەولێرە لێرکانە لە خزمەت بابی خوێندی زۆربەی خوێندنەکەی لە خزمەت بابی بووە دەستپێکی لە هەولێر دەست پێکرد لە کوونەفولسەی دەستی پێکردێ لەکن باپیری و بابێ بەڵام زیاتر لەکن بابی کەوا خوێندی تێ کە هاتینە هەولێرە لێرکانە لە 1903 بەهۆی مەلایەتی هاتینە هەولێرە تەمەنی 12 ساڵان بۆ مەلا عەبدوڵڵاوە چی هاتە هەولێرە فەقێ بووە زۆربەی خوێندنەکەی لە خزمەت بابی خوێندیە کەوا مەلا محەممەد ئەمین بووە پێویستی پێ نەبووە سوبحانەڵڵا بیستی لە جێیتر بخوێنی تەنها لۆ چەند مانگێک چوویتە بەحەرکەی لەکردن ڕەحمەتی خوای مامۆستا مەلا عوسمانی شەوەچی کەوا لە کنەی بڕەچ کەوا خوێندیە دوایە لە ساڵی 1921 ئیجازەی وەرگرتیە یعنی تەمەنی تقریبا 30 ساڵ تێپەرچوو بۆچی ئیجازەی وەرگرتیە هەر لە خزمەت بابی خوێندیتی هەر لە دوو وەرگرتنی عیلم بووە لە دوو وەرگرتنی عیلم ئیجازەکەش هەلە وەرگرت هەر ئیجازەکەشی لێی وەرگرتیە کە ئیجازەیشی وەرگرتیە بابی مەدرسەکەیان کە لە مزگەوتی حاجی قادر دەباغ بۆ شؤونی مەدرسە و کاروباری مەدرسە و خوتابەکانی تەسلیمی مەلا عەبدوڵڵای کردیە مامۆستا محەممەد ئەمین بە ڕەحمەت بی کە دەکاتە باوکی جەنای مامۆستاکەمان باسی دەکەین لە مزگەوتی حاجی قادر دەباغ هاتینە لەوێ بوونە مامۆستا خودبەی هەبوو لێ و لێندە بەس مەدرسە و ئیمامەتیان هەبووە خودبەیان نەبووە تا ئەو وەختی لە سەردەمی مەلەکیەت ئەمری خودبە دەردەچیتن لە مەلیکیەوە لۆ مزگەوتی شێخی چۆلی کە خودبەی لێ بکرێتن جا یەکەمین خەتیب کە خودبەی لە مزگەوتی شێخی چۆلیدا مەلا محەممەد ئەمین بووە باپیری جەنای مامۆستا باپیری بابم لە پاشەوی کەوا هێشتان لە ژیانما بوو دە 12 سا پێشەوە وەفات بکاتن مەلا عەبدوڵڵا کە دەکات باپیرمان ئەو خودبەی لە مزگەوتی شێخی چۆلیدایە ئەویش تا وەکو تقریبا چەند ساڵێک پێش وەفات بکاتن لەبەر ئەوەی لە ژیانی تووشی تەنگە نەفەسی کەوا بوو مەلا عەلی کوڕەکەی تەمەنی هەڵکشابوو تەبەن تەمەنی هەڵکشابوو نزیک 6 ساڵ زیاتر بوو مەلا عەلی کوڕەکەی کە ئەو خودبەی لە مزگەوتی شێخی چۆلیدا و یەکەمین خەتیبیش لە هەولێر کەوا ئەو بە کوردی خودبەی دایە مەلا عەلی مەلا عەبدوڵڵا سڕە ئەوەی کەوا
مدرسیان کە هەبووە لەوێن لە مزگەوتی حاجی قادر ئیمامەتیشی لێ کردیا هەروها بزار و بارشاتە ئیمامەتیشی لە مزگەوتی شێخی چۆلیش کردیا و خودبەشی کەوا لێرەدایە مزگەوتەکان مەدرسەکان لە فەزلی خوای دائیم فەقێ لێ بووە تا وەکو وەی لێ هاتیە فەقێ سڕەی گرتیە انتظاری دەکەیت کاتی فەقەیە کە ئیجازەی وەربگربە هەل لە دەباغی حاجی قادر دەبا ئیجازەی وەربگربە لۆ ئەوەی بێتن لەوێندە کەوا دەرز بخیرێتە چی مەدرسەی زۆر مەشهور بوو لە کوردستان الحەمدولله ئاخر لە تەمەنی خۆی کە تقریبا نزیکی 70 ساڵ ژیە لەگەت تەمەنی بابی یعنی با بڵێن لە 1930 تا وەکو 1958 نزیکی 125 کەس مامۆستای بەڕێز ئیمەشهور ئیجازەیان وەرگرتیە 125 کەم نییە ئیجازەکەش ئیجازەکە لە گۆترە نەبووە هەر یەکە بچی و بلێ وەرە ئیجازەکەت بدەمێ و شاهێدی لۆ بدە ئیجازی وەرگوەکو بەداخەو ئەوڕۆکەکان دێگوا دەکەن نا ئەوجەلەوەی گەورەتر ئەو بە ئەو کەسانی کە ئیجازان لێوەرگرتە زۆر باریز و گەورە زۆر بارز و گەورە بوون عنی لەوانە مەسەن کەوا مامۆستا مەلا ئەحمەدی گەزنەی بابی دکتۆر محەممەد گەزنەی لەوانە مامۆستا مەلا تاهیری شوشی کەوا نووسەرەکی بەرزی ئیسلامە و دەست نووسینی گەلک زۆرە چای مامۆستا مەلا سەیدا مەلا ئەحمەدی ئاکرێ بابی مەلا محەممەدی ئێستاکە لە ئاکرێ لەوانە مامۆستا مەلا عەبدولواحید تێ بابی مامۆستا مەلا عەبدولکەریمی قبلە ڕاستی ئێستاکان لەوانە مامۆستا مەلا سەعیدی مائیە هەبووە مەسەم لە ئێران هاتیە وەریگرتیا مامۆستا مەلا عەبدوڵای فەرهادی ئیجازەی وەرگرتیا چەند مامۆستای تر ناڵێم ئاخر ناوەکانیان گەلک زۆرە ئەوەی کە ئێستا کە لە سەیمانە ئەو چەند مامۆستایانە کەوا باز بکەین وەکو نمونە مامۆستا بین قۆناغی دوای ئیجازەدانی جەناب مامۆستا و دراسەتی مامۆستاکەت ئەوەی کە لە مزگەوتی شێخی چۆلی خزمەتی کردووە ئەلوێ ڕادەست پێ بکەین مامۆستا ئیدی لێرە لە مزگەوتی شێخی چۆلیش وەکو خودبەی کەوا دەدا و هەروەها لە وەعزی خودبەکەی هەفتانە هەموو هەفتانە خودبەی کەوا دەدا و هەروها لە وەعزی ڕەمەزانانیش لێرکوانە دەیدا خزمەتی گەیشتمی مامۆستا نەوەڵڵا وەختی کە ئەو لەدایک بووە من وەفاتی کردیە ئەم 4 ساڵ تەقریبەن دواوی لەدایک بوویمە وەعزی عەسرانیش کەوا لێرکوانەکە دەدا و هەروە بەڵێ و هەروها لە لێرکوانە ئیمامەتیشی بەینامین کەوا دەکرد بەڕێز دکتۆر زەمیل سورسی یەکێک لە نووسەری ڕسالەی ماجستێری زانایی مامۆستا لەسەر ژیان و هەروەها جوهد و پێگەی زانستی زانایی مامۆستا دکتۆر جان ئەگەر پێم بڵێ دەستپێچیان بڵێ ساڵی نووسینی ڕسالی ماسەرەکەت بۆ کەی دەگەڕێتەوە و لە بەرچی زانایی مامۆستا ئێمە لە زانکۆی دهۆک لە ماستەر کە وەرگیران لە ساڵی 2001 بوو ئەو کات سەرۆکایەتی زانکۆی دهۆک و کۆلێژی زانستە ئیسلامیەکان لەوێن دەر زۆر جەختیان لەسەر ئەوە دەکردەوە کە ئێمە لەسەر زانایانی کوردی خۆمان بنووسین وەک زیندووکردنەوەی کەلتوری ئیسلامی زانایانی کورد منیش کە گەڕام بەڕاستی یەک لەو زانە ناودارانەی شاری هەولێر مامۆستا مەلا عەبدوڵای بێتواتەیی بوو کە دواتر پرسیارم کرد لە نەوەکانی مامۆستا مەلا خالید و مامۆستا مەلا عیماد بینیم هەندێک لە ئاساری هەیە هەندێک لە ڕیسالە و نامەی مەطبوعی هەبوو ئەوە شتێکی زۆر باشبوو بۆ من بە تایبەت ئێمە لە بەشی ئوسول الدین دەمان خوێند و ئەویش لە بابەتی عەقائید چەندین ڕیسالە و پەرتوچی هەبوو دیارترینیان نادی الئیسلام فی علمی الکەلام لەبەرەوە من مامۆستاش کە پرسیارم کرد مامۆستایەکی ناودار مدەڕیسێکی چاک بوو لە کاتی خۆی هەتا یەک لە لەقەبەکانی مامۆستا مەلا عەبدوڵای مدەڕیس بوو و بنەماڵەکەشیان چەندین پشت وەکو مەلا و مدەڕیس خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردهبوو لەبەرەوە من کە پرۆپۆزەلەکەم پێشکەش کرد ڕاگرایەتی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لەوێن دەر بە خۆشحالیەوە قبولیان کرد لە 2004 نامەکەم تاوتوێ کرا لەسەر ژیانی زانایی مامۆستا ئەوەی کە زیاد سەرنج نابتێنێ ڕاکێشابی لە کاتێکە چۆن دەڵێ نووسینەکەت کۆ کردوتەوە
زیاتر کامانە بوون لە ژیانی من طبعا لە بەنسبەت نووسینی ژیانی مامۆستای من یەکەم کەس بووم بە شێوازێکی ئەکادمی لەسەر ژیانی مامۆستا بنووسم. لەو کاتیش خۆشبەختانە هەندێک لە کوڕەکانی مابوون، مامۆستا بەهاءالدین مابوو، خوا لێی خۆش بوو، محەممەد زەواد مابوو کە لێرە بوون، من مقابلاتم لەگەریان کرد و ئەو کەسانی کە لە مامۆستا ئیجازەی علمیان وەرگرت بوو وەکو مامۆستا مەلا سولەیمانی قیرژەیی، مامۆستا مەلا ئەحمەدی ئیمام، هەندێکی تریش ئەوانم دواند و هەندێکیش کە لەکنیان خوێندە بوو ئیجازەشیان لەکن وەرنەگرت بوو وەکو مامۆستا مەلا ڕەسوولی شاوێسی، مامۆستا مەلا عەبدوڕەحمانی گرجۆتیاریەویش ئیجازەی لەکن وەرگرتە بوو، مامۆستا مەلا هادی کانی ڕەشی، مامۆستا مەلا شێخ محەممەدی بێتواتەیی، چەندین مامۆستای ترم دواند، حتا مامۆستا مەلا تەییبی بە حرکەی بە ڕەحمەت بی ئەویش لەبەرەوەی مامۆستای دیتە بوو، مقابلەم لەگەرەویش کرد. هەموو ئەوانە طبعاً وەکو دۆکۆمنت ئێستا لە ناو با بڵێین نامەی ماستەرەکەم ماون، چونکە وەکو مقابلات من حتا تاریخ و با بڵێن شوێن و کاتی مقابلەکەشم دیاری کردیا بە ڕۆژ و بە تاریخ کە لە چ کاتێک ئەو مقابلەیە کرایە. اینجا ئەو معلوماتە من هەمووی طبعاً تەوزیعم کرد وەکو با بڵێن ئەبواب و فصول. من با بڵێن فەسلی یەکەمم لەسەر بابەتی ناحیەی سیاسی و ثەقافی و اقتصادی لە زەمەن و کاتی مامۆستا، دواتر من فەسلێکم تەخسیس کرد لەسەر بابەتی حیاته الشخصیە، فەسلێکم تایبەت کرد لەسەر حیاته العلمیە. طبعاً من پێم وایە هەموو ئەوەی کە دەربارەی ژیانی مامۆستای هەبوو لەو کاتەوەی بەبەردەستم کرد هەموو لەوێ تەدوین کرد. بەڵێ مامۆستا باسی ژیانی مامۆستامان بیست، بەڵام ئەوەی کە بەڕێستان نووسیتانە کۆتان کردوتەوە لەسەر پێگەی زانستی جەنایی مامۆستا. طبعاً مامۆستا یەکێک بووە لە مامۆستا هەرە ناودارەکانی شاری هەولێر، حتا خەرکی شاری هەولێر پێیان گوتێ مەلای گەورە. زۆر جار یعنی کە بەناو بازار داهاتی خەرکەکە لەبەری ڕاوەستایە، لەبەرەوەی کەسێکی زۆر بە هەیبەت و وێقار بووە. ئەمەش هەم دینداری و خواناسی، هەم زوهد و وەڕع و تەقواکەی، هەم عیلم و زانستە زۆرەکەشی، و ئەو باسی مجازەکانی دەکا کە لە ساڵی 1940 مامۆستا مەلا حەمەدەمینی کونەفلوسی باوشی کە ئەویش یەک بوو لە عالیمەکانی دیاری شاری هەولێر، حتا پێیان گوتیە شافعی زەمانی خۆی. ئەو تقریباً باز دەکە مامۆستا مەلا عەبدوڵڵا بە ڕەحمەت بی دەرێ 57 ئیجازە لە مەدرسەی وان هەتا وەفاتی باوکی درایە. لە کاتی ئەویش لە 1940 کە لە شوێنی باوکی دانیشت وەکو مدەڕیس و وەکو ئیمام وەکو خەتیبیش لە مزگەفتی شێخی چۆلی، 1961 وەفات دەکاتە مامۆستا مەلا عەبدوڵڵا، دەبیتە 125 مجاز. طبعاً عادەتی حوجرەی فەقیهانیش وایە خەڵک فەقێ زۆر دێ و دەڕوایە، ینی ئەوانەش زۆر بووینە، ئەوەی تۆمار کرا 125 مجاز بوو خۆی و باوکی. اینجا مەدرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتواتی کە لە مزگەفتی حاجی قادری دەباغ بووە، بیدایەت مامۆستا مەلا حەمەدەمینی کونەفلوسی باوکی کە لە کونەفلوسە دێتن لەوێن دەر، هەر لە سەتەلەبی شێخ ئەبوبەکری نەقشبەندی دێتەوێن دەر. ئەوەش طبعاً با بڵێن بنەماڵەی حاجی قادری دەباغ داوا دەکەن کە لەوێ مەدرسە دادەنێ هەتا 1940 وەفات دەکا، دواتریش باوکی بەردەوام دەبێ. ئەوە یەکێک بۆ لە مەدرسە ناودارەکانی شاری هەولێر، چۆن مەدرسەی مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانچی هەبووە، مەدرسەی مزگەفتی شێخ مستەفای نەقشبەندی هەبووە، مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتواتەیی کە یەکێک بووە لە ئەندامە کاراکانی لێژنەی زانستی ئەوقاف کە زۆربەی زۆری مەدرسەکانیش سەر بەو سێ مەدرسەی وەبووینە کە هاتینە ئیمتحانیان کردێ لە وەزارەتی ئەوقاف. اینجا بەنسبەت طبعاً عیلم و زانستەکەی ئێمە بەڕاستی کەم مامۆستا هەبووە لە کاتی ئەو دەستی نووسینیان هەبی یان نووسین بکەن لەبەرەوە لەو کات زۆر عادەت نەبوو، مەلای چاکمان هەبووە بەس نووسینیان نەبووە. مامۆستا خۆی ئاسارەکانی کە دەکەم موئەلەفاتی کە 11 ڕیسالە و پەرتوشی هەیە، ئەوەی کە ئەمە بەبەردەستمان کەوتیە هەمووی گەواهیدەری عیلم و زانستی مامۆستای. اینجا ئەوانی کە طبعاً بینی بووان چ دەرسیان دەکەن خوێندەبی وەکو مامۆستا مەلا سولەیمانی قیرژەیی کە من مقابلەم لەگەری کرد، فەرمووی من هیچ مامۆستایەکم نەدیت لە ئیلقای ئەوەندە جوان بی، تەدریسی ئەوەندە ڕێک و پێک بی ئەوەی کە لە مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتواتەییم بینی. لەگەڵەوە شەکا عیلمێکی یەکجار زۆری پێ بووە. بەڵێ حتا
کە نەخۆش دەکەوی مامۆستا بەهادینی کوڕی باسی کرد گوتی شێخ مستەفای نەقشبەندی بە ڕەحمەت بی سەردانی کرد فەرمووی مامۆستا هەرسەوە چێ دوای تو وەڵامی پرسیاری خەڵک بداتەوە ینی وەکو مەرجعێک بۆ بەڕاستی لە ناو شاری هەولێر کە پرسیاری لە بۆ هاتی حتا ئەوەندە ینی جورئەتی هەبووە کە بنووسی و بابەتە زانستیەکان بچێتە ناوی حتا شێخی ئەزهەر وەختی خۆی کە بابەتێکی نووسی لەسەر الطلاق الثلاث طلاق السەکران کە مامۆستا مەلا عەبدوڵای بێتواتەیی ڕیسالەی تەخسیس کرد لە بۆ شێخی ئەزهەری نارد ئێستا ئەو کتابە بەناوی طلاق الأكراد وطلاق السكران والطلاق الثلاث وطغيان الأولياء في الأنكحة مامۆستا محەممەد طاهر دواتر وەکو نامەی ماستەر تحقیقی کرد ئەوە طبعا جورئەتێکی علمی گەورە بوو کە لە بۆ شێخی ئەزهەر وەکو ڕەدێک بنووسی زانایان لە شارەکانی تریش کە دەهاتن وەفدێکی زانایانی شیعە جارێکیان هات وەکو حیوارێک لەسەر بابەتی ئەو خلافاتانی کە هەیە لە بینی سونە و شیعە هاتنە خزمەت مامۆستا ئەو حیواری لەگەر کرد. بەڵێ مامۆستا لە ڕسالەکەت لە مەطلبەشی دەڵێ وەڕعه وتەقواه جا طبعا زۆر پێویستە کەسێک کە ئەو علمە زۆری هەبی عمل بە علمەکەی بکە باسی وەڕع و تەقوا جەنای مامۆستاکەوەی کە بەڕێستان بیستیتوانە. مامۆستا مەلا عەبدوڵڵا ئەوانەی کە دیتبووان چ وەکو کوڕەکانی چ وەکو قوتابیەکانی من طبعا لەبەرەوەی کە لەسەر ژیانی تایبەتیویشم نووسە وەڕعه وتەقواه ئەوانەشم نووسە زۆر تاکیدیان لەسەرەوە دەکردەوە کە مامۆستا کەسێکی خواناس و دیندار بوو مامۆستا بەهادینی کوڕی باسی دەکرد کە بابرێن بەیانیان لە بۆ نوێژی بەیانی هەردەستاوە نەدەنووسەوە و نەسیحەت و ئامۆژگاری بەردەوامی منداڵەکانی کردیە و لەسەر علم و زانست و تەقوا و دینداری پەروەردەی کردینە و دوو لە کوڕەکانی مامۆستای ناودار بوون لە شاری هەولێر مامۆستا مەلا عەلی کە ئیمام و خەتیب بوو لە مزگەفتی شێخی سۆلی و مامۆستا مەلا فائیس دواتریش مامۆستا مەلا سولەیمانی قیرژەیی باسی کرد فەرمووی کاتێک کە ئیجازەی علمی بە من بەخشی یەک لە مەرجەکانی ئەوە بوو کە من بەردەوام بم لەسەر قورئان خوێندن ئێواران و سبەینان یعنی ئەوە دەلالت دەکە لەسەرەوە کە چەند خەمخۆری قوتابیەکان بووە و چەند خەمخۆری ئاینی پیرۆزی ئیسلام و پەروەردەی ئەو کەسانە بووە کە لەژێر دەستی ئەو پێدەگەن وەکو مامۆستای ئاینی حتى لباسي كتابة هي المنحة الوهبية في شرح الإرادة الجزئية. الإرادة الجزئية بابتها زور معقدة لبابتي قضاء وقدر لعقيدة إسلامي كمولانا خالدي نقشبندي أو كتابي دانايا ويستي شرحي بك المنحة الوهبية في شرح الإرادة الجزئية خوي لمقدمة كي بعض ذكاء من استخارم كرت تا أخوي تعالى وكبري دلي روشن كردم بتوانم أو كتابة شرح بكم أو خوي دليل لسر ورع وتقوى كتسندا يعني حتى هنقاوكاني شي أجر زانستيج بن لنعي روحي استخاري كرديا ما مسلم لا طيبي بحركي برحمت بي باسي كرت من كمقابلم لقري كرت فرموي كا أو شويكا بابلين روجي دواتر وفاتي كرت شوكي سردانم كرت قلت ما مسلم لا فائزي كوري برسيار كرت سالك أو تروجي شيشة وەکو ئەوەی کە هەستی کردبی دیارە ئەجەلی نزیک بووە و مردنی نزیک بووە. ئەمە ئێستا لە حوجرەی مامۆستای مەرحوم مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتواتەیی مودەڕیس ساڵانێکی زۆر کە لە مزگەوتی حاجی عەبدولقادر دەباخ لە ناو شاری هەولێر لە نزیک قەڵات ساڵانێکی زۆر لەو حوجرەیە لەو مزگەوتەیە تەدریسی کردیا خۆی و پێشە خۆش بابی مەرحومی مامۆستا مەلا حەمەدەمین کونەفلووسەیی کە مەشهور بوو. مامۆستا مەلا عەبدوڵڵا کە بە بێتواییتەیی مەشهورە هەروەها نازناوێکیشی هەیە کە مودەڕیس لە کتێبەکانی دەنووسی عەبدوڵڵا المودەڕیس یان ئالمودەڕیس ئەو نازناوەش بە هەموو کەس نادەدرێتن قەدیم و ئێستاش بەو کەسانە دەدرا کە خزمەتێکی زۆری تەدریسیان کردبی و لە تەدریس شارەزا بن کە لە عەسری خۆمان معاصر کە وەفاتی کردیا مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس
أو لقبي والقرتيا ما مستعمل باقري باليكي المدرس الكردستاني أو لقبي والقرتيا بنا مالي ما مستعمل مزيدي قراوي آلي مدرس بنا مالي مدرس بنا أو أنا بهندق بنا مالا درا كخزمتي علم وزانستيان كردبي وخزمتي طلبة كانيان كردبي ما مستا هر دولاي هبويا هم خزمتي بياوي بيجاندي وعلماء بيجانديا هم تأليفاتي هبويا ما مستا يعني قديم بشيشان زياتر خريجي تدريس ما مستا بيجاندن بون أما ما مستا ملا عبد الله مرحوم أوانشي بيجانديا هر دولاي هبويا بياوي بيجاندينا طلبة زور تاچي بيجاندينا كطلبة كاني مشهور هم طلبة كاني ناودارن هندك لا طلبة كاني لمنطقي آكريو أوانا وكو شيخ طاهري شوشي وكو ما مستمل أحمدي باسم كران وكو ما مستمل أحمدي إمام كأوانا تا استجبنا مالكانيان لخزمت بردوامن وخزمتي زوريان كرديا وبشك لوانا تأليفاتي زوريان هي هلا هوليرج وكو ما مستمل عبد الله فرهادي تنين ما مستعديكا هروها ما مستاو كباسم كرت كتابي زور تاتشي دانايا كتابة كاني هم لفقه هم لأصول هم لعقيدة وكو بيويستيك لو زمانكي خوي أو زماني تبيويز بويا أو داناينا وزور بيك كتابة كاني خوشي هلا جاني طبع كراينا لجاني طبع كراينا طبع كي أو كاتي أو زا أمن يك لكتابة كاني ما مستام تحقيق كرديا كمشهورة بناوي طلاق الأكراد أو كاتي مسألة باو بويا طلاق الأكراد ناوكي أو هابا كرتي أما بدرجي الطلاق الأكراد والطلاق الثلاث وطلاق السكران وطغيان الأولياء في الأنكحة ناوكي دريجي أو هاما مستاء ناوكي دانايا باسي أوانا دكتن كطلاق أو ألفاظاني كرد لا طلاق خوي بكاردين أو كتابة من تحقيق مكرديا لتركيا لا زان كوي فرات لوين داري أو كتابة وكو رسالة ماستر الشيخ مصطفى نقشبندي رحمة إخوائي لسربيتن لقر ما مستعمل صالحي كوزبانكي رحمة إخوان لبي تقريضي كتابي ما مستعن كديا أو كتابان تقريضا نونسيا وتقريضا كديا ما مستعمل صالحي كوزبانكي لتقريضا كده لدفرميتن أوي ما مستع عبد الله نوسيتي كسل بيشوي بوش تفصيله وبوت زواني ننوسيا مدحيشي زوري دكتن هروها ما مستع لكتابة كيدا تنها باسي مذهبي شافعي هناك بلكم ما مستع كسيشي مطلع بويا لسر مذاهب كان ديكا باسي مذهبي أبو حنيفة ديكا آرائي ودين مذهبي إمام مالك ومذهبي إمام أحمد زور مطلع بويا لمذاهب لآراء كان حتى ما مستا ثقافتك عامي شهبويا ما مستا مطلع بويا لسر زرائدي أو كاتي لسر مزلات لكتابكي باز دكتن كفتوايك لو شيخي أزهر ديتيا شيخي أزهر كأو كاتي شيخ محمد مصطفى المراغي شيخي مراغي بويا محمد وأحمد هردوشان برانا كمحمد شيخي أزهر بويا أحمدش صاحب تفسير كيتي تفسير مراغي تفسيرك مشهورة أحمد برايتي أما شيخ محمد مصطفى المراغي أو كاتي فتواي دايا لسر طلاق ثلاث وطلاق سكران كالوقائع مصريش بلاو كرايتا ولا زريدي صباحي مصري بلا مزلي صباحي مصري بلاو كدا ما مستباز دكتن كأمن لمزلي صباح مديت يعني اطلاعي مستاي ثقافتي ما مستاي وشتانشي خنديتوا كدا فرمي فتوايك مديتيا لو شيخي أزهر دو فتوايك لسر طلاق ثلاث وفتوايك لسر طلاق السكران أو زما مستهل دستي أو كاتي ناميك لو شيخي أزهر دنيري ما فتوايك مخالف مذاهبي أربعة بو ما مستاش لقر أو رأيي نبو أو زما مستا هل دستيتن راجحي فاتبلين راجحي مذاهبي أربعة فتوايك مخالفي أنبو ناميك لو شيخي أزهر دنوسيتن شيخي أزهرش ناميك لو ما مستاي دنوسيتن ومدحي ما مستاش دكتن كديار ما مستا شتيجي زواني لو نوسيا أما بداخوا أو ناممان لدسنية كما مستا لو نوسيا أما مدحي ما مستايدة كما مستلك تبقى كيدا ليدا فرمي مدحي مني كليا كأمن أهلي ما لو مدحي كلقبي أستاذ دادا تما مستاي وانا ما كيد دنيريت نام كي لسيزدي سي صالح 1935 بتوقيعي محمد مصطفى المراغي شيخي أزهر ديتن كان مكش استا موجودة لكن نوكاني ما مستاي وكتابة بهدية لو ما مستاي دنيري نام كي دنيسيد فرميتن أو سؤالني أتو كرديتا جوابك لو كتابيا ما مستا أو كتابي دانا بناوي بحوث في التشريع الإسلامي أسانيد قانون الزواج والطلاق أو دانا لو قضاة مصر وكراية الدستور لمصر لزمن ملك فؤادي كراية الدستور لوقاع مصريش لصالح 1929 أو بلاو كرايتوا أو زما مستا ككتابة كيدا خوينتوا
جاری دووەمین کتێبەکەی دەخوینتەوە ئەو جارە مامۆستا نامەیەک کە لەو دەنووسی هەموو کتێبەکەی ئیطلاع دەکاتون و نامەیەکی لەو دەنووسیتن لە شەیخی ئەزهەر ناتوانی نامەی دووەمین جواب بدەتەوە چونکە شەیخی ئەزهەر وەفات دەکا لە 2/8 چاردەی ڕەمەزان دەبیتن لە 2/8 1945 ئەو کاتی شەیخی ئەزهەر وەفات دەکەتن مامۆستا لە کتێبەکەی دوعای لۆ دەکەتن دەڵێ انتقالی کرد إلى جینانی ربه بەرەو بەهشت ڕۆیست و دوعای هەم لۆ خۆ هەم لۆ ویش دەکا مامۆستان ئەگەر خلافەتیشیان هەبەیە ئەمما ئەو خلافە نەدەگەیشتە ئەو تشتەی کە لەگەریەک بڵێن تەعەسسوبێکی وان هەبی ئەوانە هەبیتن و خلافەتی ئەدەبی خلافیشیان هەبووە لەگەریەک مامۆستا زۆر مەدحی شەیخی ئەزهەر دەکەت و لە کتێبەکەش دوعای لۆ دەکەتن هەروەها کتێبی مامۆستای هەندێک شتی تایبەتی هەیە کە لە عەسری لەوانەیە زۆر زەحمەت بووی مامۆستا فتوای دایە لە کتێبەکەی طەلاق الئەکراد کە کچ بەبێ ڕەزابوونی خۆی مارە نەکری ئیجبار نەکرێتن بە هیچ شێوەیەکی لێرە فتوای دایە مەذهبی ئەبوو حەنیفەی فەرموویتی لێرە مەذهبی ئەبوو حەنیفەی ڕاجحترە و تەرجیحیشی کردیا فەرموویتی با هیچ کەسێکیش مارە نەکەتن کچ تەنها ڕەضابوونەکی تامی نەبیتن با کەس مارەی نەکە فتوایکی کەشی هەیە کە ئەوی زۆر گرنگە لەو کاتی و لەو عەسریدا کە لەوانەیە زۆر بای بووی بە مەسئلەکە ئەویش کچ بە شودان لە گچکایەتی بە گچکایەتی هەیە بە شویان دەدایان مارەیان دەکرد مامۆستا ئەویشی ڕێگە پێ نەدایە بە حرامی زانیە و فەرموویتی ئەو شروطانەی ئەوەی کە قەدیم هەبووی ئێستا لە کەس نایەتە جێ پێویستە هیچ کەسێک مارە نەکەتن و ڕێگەش پێ نەدرێ و داوارشی لە مامۆستایان کردیا با کەس مارەی نەکەتن ئەو شێوانە چەند عادەتی دیکەش هەبووینە لە زەمەنی مامۆستای لە کتێبەکەی باسی کردیا ئەو عادەتانەش کە مخالفی شرع و مخالفی ئەوەنە تەنها عورف و عادەت داینایە بە تایبەتی لە نیکاح و لە ئەوشتانە بە ئەوشتانە تەرک بکرێتن ئەوجە کتێبەکەی لەو ناحیەیە زۆر مهمە و زۆر گرنگە حتا مناقشەکان یەک لە تورکیا کە مناقش بوو لۆ ڕیسالەکەی لەگەرە من مەدحی کتێبەکەی کرد زۆر وتی کتێبێکی قەیمە و نسخەیەکی گوتی نسخەیەکی ئەسلی کتێبی مامۆستام دەویت کە ئەوە کتێبی خۆی ئەسلیتی وتی نسخەیەکم دەبی لۆ بنێری جارێکی کە پاش مناقەشەی کە ئەمن هاتمەوە کوردستان تەلەفۆنی لەگەر من کرد نسخەیەک کەشم لۆ بنێری وتی چونکە مەلایەکان لە منیان بردیە نسخەی قەدیمی هەروەها فەرمووی نسخەیەکی شەیخی ئەزهەرشم بدێ کە ئەو ڕیسالەی شەیخی ئەزهەر ئێستاش ڕیسالەکە لە مەکتەبەی مامۆستای مایە کە ئەو ڕیسالەی شێخی ئەزهەر بە هەدیەی لۆ مامۆستای مەرحوم ناردی بەڕێز مامۆستا فتحی مەلا عەلی هەم کوڕۆزای جەنابی مامۆستای مەرحوم هەمیش نووسەر و توێژەر دەمەوێت مامۆستا پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم مامۆستای مەرحوم وەکو کەسێکی سەردەمی خۆی چ سەردەمیەک بوو جەنابی مامۆستا مامۆستا مەلا عەبدوڵڵا مەلا محەممەد ئەمینی باپیرم لەو سەردەمێک کە تێیدا دەژیا لە تەمەنی فتوایەکانی بیر و بۆچوونەکانی گشتیان سەردەمیانە بوون ئەو گرفتانەی کە دووچاری جیهانی ئیسلامی و جیهانی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبەوە فتوای گونجاوی دەدا بۆ نمونە لە یادداشتەکانی باوکم مامۆستا مەلا عەلی کە باسی ژیان نامەی باو باپیرەکانی کردووە من پێم خۆشە دوو خاڵ تیشتی بەمەسەر بۆ ژیانی زانستی و کەسایەتی زانستی و کەسایەتی کۆمەڵایەتی مامۆستا مەلا عەبدوڵڵا یەکەمیان ئەو پەیوەندە زانستیانەی کە لەگەڵ کەسایەتیەکانی جیهانی ئیسلامی و غەیری ئیسلامی هەیە بۆ نمونە لەگەڵ شێخی ئەزهەر دکتۆر محەممەد مستەفا المەراغی لە ساڵی 1920 هەتاکو 1935 کە شێخی ئەزهەر بووە نامەگۆڕینەوە ئاڵوگۆڕی بیرڕایان هەبووە هەروەها لەگەر کەسایەتیەکی مەرجەعی باڵای شیعائی ئەو کات کە بە ناوی شێخ جەواد الخاڵسی کە سەردانی هەولێری کردووە مامۆستا مەلا عەبدوڵڵا پێشوازیەکی گەرمی لێ کردووە لە دیبیت و ئاڵوگۆڕی
بیرۆڕە عەقیدی و هەروەها فقهیەکان بۆ ئەوەی لە مەذهەبی شافعی و حەنەفی هەروەها لە مەذهەبی جەعفەری جۆرێک لە پێکچوون و لە یەکچوون هەبێت و جیاوازی و اختلافی گەورە نەبێت. ینی هەوڵی ئەو وەکە لێک نزیکنەوە هەبی زیاتر لە بەڵێ هەروەها لەگە کەسایەتی شێخ ئەمجەد الزەهاوی کە مفتی دیار العراقیە بوو ئەو کاتی پەیوەندێکی زۆر تونند و تۆڵی هەبووە. من کاتی خۆی کە لە زانکۆ بووم لە بەغدا لە ساڵی هەشتایەکان سەردانی شێخ جەلال الحەنەفیم دەکرد. شێخ جەلال الحەنەفی کەسایەتێکی بەغدایی و عێراقی زۆر ناودار بووە، ئەمری خۆی بەجێگەیاندووە. بە خۆی پێیگوتم گوتی من پەیوەندێکی زۆر تون و تۆڵم هەبووە لەگەر مامۆستا مەلا عەبدوڵڵا و مامۆستا مەلا محەممەد ئەمین. بینەوە سەر خاڵی دووەم کە پێم خۆشە تیشک بایەمە سەر ئەوەیە کە مامۆستا مەلا عەبدوڵڵا سەردەمیانە بۆ چوونەکانی هەبووە وەکو ئێستا. ئەو گرفتانی کە دووچاری کۆمەلگای کورداواری و کۆمەلگای عێراقی و ڕۆژهەڵات ناسی دەبێتەوە لە کتێبێکی بە ناوی المدفع الرحمانی في الرد على القادیانی لەو کتێبەدا گشت بیر و بۆ چوونەکانی ڕۆژهەڵات ناسەکان لە سەرەتای سەدەی بیستەهەم کە هەوڵی ئەویان دەدات گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوە و تەرکیبە و پێکاتەی کۆمەلگای ئیسلامی و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەن وەڵامیان دەداتەوە بە بەڵگەی عەقلی و نەقلی بە دەلیلی عەقلی و نەقلی مامۆستا مەلا عەبدوڵڵا خاڵ بە خاڵ دێتە سەر ئەو گرفتانەی کە لەوانەیە اختلاف لەوانەیە خلافێک هەبی وەڵامی ڕۆژهەڵات ناسەکان دەداتەوە کە ئەو کات هەوڵی ئەوە دراوە کە بێنە ناو ئەو ڕۆژهەڵات ناسانە شێوازی بیرکردنەوە و هەروەها کۆمەلگای عێراقی کۆمەلگای ڕۆژهەڵات تەشویهی بکەن و گۆڕانکاری تێدا بکەن. ئەوەیە گرنگی سەردەمیانەی بیر و بۆچوون و فکرکردنەوەی مامۆستا مەلا عەبدوڵڵا ئەوە لە کەسایەتی زانستی یەکەی بەرجەستە دەبێت. کەسایەتی زانستی لەوانەیە لەگە کەسایەتی تر جیاوازی بەڵام ئەو هەردەم ویستی ئەوەی هەبووە کە ئەو بیر و بۆچوونانە زۆر گونجاو بێ بۆ ئەو کاتی نەوەکانی هەروە بۆ نەوەکانی داهاتوو زۆر لە بیر و بۆچوونەکانی ئێستاش ئیشی پێدەکرێ و هەروەها وەکو معتەمەد کاری لەسەر دەکرێت لە ناوەندە ئەکادیمی و ناوەندە زانستیەکان و ئیسلامیەکان. یعنی دەتوانێت بڵێ مامۆستاشی داخراو نەبوو تەنها لە نێو حجرە و میحرابە خۆی قەتیسکە بەڵکو مامۆستاشی کاریگەر بووە هەم لە ڕێی فکری سەردەم کەسێکی سەردەمی بووە لە هەمان کاتیشە بەجواب بوو بە هەڵوێست بە بۆی کە هەم ئەڕائیە جوانەکانی دین بۆ نمونە تەشەنە پێ بداتوە لە هەمان کاتیشە بەجواب بێ لەسەر هەڵوێستا نەگۆڕەکانی دین. بەڵێ بۆ نمونە لەسەر ئەو کۆمنتەی جەنابەت لە کاتی سەفەرەکانی بۆ مەککە بۆ لە کاتی عومرە یاخود لە کاتی گەشتی حەج لەگەر زانەکانی ناو حەڕەم دەرەوەی حەڕەم شاری مەدینەی پیرۆز لە گفتوگۆدا بووە. بۆ نمونە یەکێک لە زانستە ناودارەکانی بە ئەسڵ کە خەڵکی هەولێر بووە شێخ محەممەد الطاهر الکوردی بیر و بۆچوون و ئاڵوگۆڕی نامەی هەبووە لەگەڵ ئەو کەسایەتی و هەروە لەگەڵ کەسایەتەکانی وڵاتی عەرەبستانی سعودی. مامۆستا هەر بە کورتی باسی ئەو حجرە نامەی بەڕێستان بکە کە بەشێک لە ژیانی جوانەی مامۆستا باسەکەی لەگەڵ ئەوەشە ئەو باسەکەی کە بەڕێستانە کە ڕۆیشتنە سەفەری حەجیان عومرەیە لەگەڵ زانەکانی ئەوێ شتێکت بەدی کردووە کێفەتەکەمان لە باسەکەی خراپ نییە. بەڵێ لە 2018 ساڵی 2018 لە کاتی گەشتی حەج سەردانی کتێبخانە و مەجمەعی علمی شێخ ئیبن بازم کرد. شێخ ئیبراهیم ئەلیاسین کە بەڕێوەبەری ئەو دەستگایە بوو ئەمری خۆی بەجێگەیاندووە باسی شێخ محەممەد الطاهر الکوردی کرد کە ئاماژەم پێ کرد پەیوەندێکی زۆر گرنگ و بە پتەوی هەبووە لەگەڵ مامۆستا مەلا عەبدوڵڵای باپیرمان. بۆ نمونە گرنگترین کتێب کە شێخ محەممەد الطاهر الکوردی کە نووسیوەتی تاکو ئێستاش زانەکانی سعودیا اعتماد و پشتگیری دەکەن کتێبەکە بە ناوی تاریخ القورآن الکەریم غەرائب ڕەسمیه و حکمیه. شێخ محەممەد الطاهر الکوردی یا ڕەژنووس و مسوەدەی ئەو کتێبەی
بۆ مامۆستای مەلا عەبدوڵڵای باپیرم ناردووە بۆ ئەوەی بیر و بۆچوونەکانی تێبینیەکانی بنووسێ هەتاکو لە کاتی لێکۆڵن سەر بکە. بەڵێ ئەوەش دووپاتی ئەوە دەکاتەوە کە کەسایەتی زانستی ئەوەندە بەرز بووە هەتاکو لە شاری مەککە شێخ محەممەد تاهیر کوردی پەیوەندی هەبووە بۆ ئەوەی ڕێئی مامۆستا مەلا عەبدوڵڵای وەربگرێ بۆ لە کاتی چاپکردنی کتێبەکەیدا ڕەچاو بکاتن. ئەوە هەمومانە ئەوەیە کە مامۆستا لە پێگەیشی زۆر بەرزی زانستیا بووە. کەیفێتی خودبەکانی چۆن لەگەڵ هەفتە دەڕۆژیان چۆن؟ بەڵێ لەگە هەفتەوە مەراسیمی کەوا بازار چه هەبووە ئەوەی کەوا باز دەکرد دەیزانی جەماعەتی هەبوو لە بازار داهاتن خەبەریان دەدایە خەبەریاندا ئەوی ژوزەی شەڕیکەوە تێدا باز دەکرد. وەروها کەسێک بوو مامۆستا مەلا عەبدوڵڵا زۆر متەواضع بووە زۆر متەواضع بوو زۆر عیزەت النەفسی هەبووە. یەک لە قوتابیەکانی مامۆستا مەلا عوسمانی کلااوڕەشکەوە دەژێرتۆ دەی لەگەڵ مامۆستای هاتم لە مارێ لە بازاری دەچینە مزگەوتێ دێگو ئەولا هەمووی هەردەستانەوە دەست لە سینگلۆی ڕادەوەستا چی مەشهور بە مەلای گەورەی هەولێرێ بە مەلای گەورەی مەشهوریکەوە مەشهور بوو لەسەر دەست سینگلۆیان ڕادەوەستان لە مزگەوتی لێم پرسی مامۆستا ئەو ڕێز و احترامە ئیچیە گوتی ئەو ڕێز و احترامی ئەوەیە کەوا ڕۆژێک ئەمن یەک شتم لەوانە داوا نەکردیا عیزەتی نەفسی کەوا هەبوو بەینەما ناحەی مادیش فەقیر بووە کە وەختی وەفاتی کردیا ساڵی 61 تقریبا 400 دیناری ئەو وەختی قەردار بووە بەڵام عیزەت نەفسی کەوا هەبووە بە هیچ نەوەچی تەناوزلی کەوا نەدەکرد. هەتا مامۆستا مەلا شێخ محەممەدی بالیسانی ڕحمەتی خوای لێی بابی دکتۆر ئەحمەدەوانە سەها سەردانی کرد لە نەخۆشی کە تەمەشاکل لە ژوورێکیە ئەو ژوورە نیوەی ڕاخرا بە چلەی زستان نیوەی ڕانەیەخرایە دڵۆپەشی دەکرد تەمەشا ئەولا کرد گوتی مامۆستا گەردەنمان ئازاکە وتی لۆ گوتی بەخوا ئەمە ئەو حالەت و تێ نەگەیشتە بووین ئەمە گوتمان ئێستا مەلای کەسانی دەوڵەمەندی لە هەولێرە دەبی لە چ ناز و نعمەتێکی مادی بژێ گوتی بەخوا مەلا محەممەدەوەی دیتتر ئەو هایە هەر ئەوهندەیە ناڵێم کە وەختی کۆفاتکە ئەوەندێکەوە قەردار بووە. عیزەت النەفسی هەبوو خەمخۆرەکی تەواوی دینیش بوو سەر ڕایکەوە خەمی دینەکەی بوو بە نووسین و بە کتابەت عینی مەقالاتیشی کەوا دەنووسی هەر شتێکی ناشەرعی بدید با کە لەگە شەرع نەگونجابە بە مەقالەش وە دەبوو کەوا ڕەدی دەداوە. مراسلەی هەبوو لەگە شێخی ئەزهەر شێخ مستەفا مەراغی نامەی لۆ ناردیە ڕەخنەی لێگرتیە لە هەندێ بابەت ئەویش نامەی لۆ ناردیتەوە عینی واروها مراسلەی هەبوو لەگەڵ زانایەکان کە دوایش ئیتر مامۆستاتر کەوا پێم خۆشە ئەوان ئەو بابەتی زیاتر باز بکەن. مامۆستا پێشەوەی بینە سەر بەرهەمەکانی زەنای مامۆستا پێم خۆش ئەوە باز بکەیت کە کاتێکە بۆن منە دیفاعی دەکات لە ئیخوانەکان و پامێک بۆن منە دەنێری لە بۆ جەمالیان شتێش پێ دەڵێ جەمال عەبدولناسری ئەوە چۆن بوو؟ کاتی کەوا لە ساڵی 50ەکان دیارەوەش بلێکەوە برایەکانی خوانەکانی میسر کەتنە ناو ناخۆشی هەر لە ناخۆشی دابوونە تابان بەڵام بەخۆی کە بلێ ئیخوان بی ئیخوان نەبووە نەخێ بەڵام خەمخۆری ئیسلام و مسلمانان بەبێ جیاوازی لۆیە کە ئەوەی دەبینی مەقالەی لەیەک لە جەریدەکان کەوا دەنووسی ئەو وەختی بەو ناوەی الذي شوه جمال القاهرة جمال القاهرة ئەوەی تەشویهی کردیە جوانی شاری قاهرە ئەو کەسێک کە بە ناوی جەمالە کە مەقسەدی جەمال عەبدولناسرە مەقالەشی بۆ شێوەیەکەوە دەنووسیتە ناونشی زۆر گرنگ و جوانەکەوە نووسیتی لە یەک لە زەیدەکانکەوە بڵاوی کردیتەوە ئەوەش لە چی بووە لە ڕوانگەویکەوە خەمخۆری ئیسلام و مسلمانان بووە بەبێ جیاوازی تووشی ئەو دیفاعی لە هەموو مسلمانێکەوە دەکرد سۆفی بە دەروێژ بە ئیخوان بە مەسا وەختی ئەوانەکە هەبوونە مسلمانی سادە بە دیفاعی لە هەمووان دەکرد خەمخۆری هەمووان بووە و ڕێر پێشەندەری هەمووان بووە خۆی لە هەمووانکەوە تەرخان کردی. مامۆستا دەرزگوتنەوەی جەنای مامۆستای ئەوەی کە باس کرابی
چۆن بووە و چەندیش بەردەوام بوو تا کاتی وفاتی کرد هەر بەردەوام لەسەر تەدریسیان هەر لە کاتی کە ئیجازەی وەرگرت ئەوە بە پێش ئیجازش تەباش عادە دوا بوو ئەوەی کە مادەکی لە پێش بوو دەرسێک لە پێش بخیندبووی دەرسی دەگوتەوە باوەی دواوەش دەگوت هەم لە کە یەک کات مامۆستا بوو هەم لە کاتیش کەوا قوتابی بوو کەوا دەیخێن ئەوی شەرعی بەو شێوە کات تێپەرچوو بەڵام لە دەرس گوتنەوە بە شاهێدی مامۆستایەکانی ئەو وەختی ئەوانەی کە ئیجازیان لەکە وەرگرتیەوە یا ئەوانەی کە لە دەرسیان لە خزمەت کەواخیندا دەیانگوت مامۆستایەکی زۆر زیرەک بووە ئەگەر تەڵەبەکە بڕەک زیرەک بە بەس عیبارەتەکەی لۆ بخیند باوە تێدەگەیشت تەڵەبەکە هەن بکە بەس بەڕاستی ڕوانی بخیند باوە تێدەگەشت بێ ئەوەی مامۆستا لێی شەرح بکاتە ئەو ها بە شێوەیەکی جوان لۆی دەخیندەوە تەڵەبەکە تێدەگەشت ئەگەر نا لۆشی کەوا شەرح دەکرد حتا هەبوو ئیجازەی وەردەگرتیا هاتە خزمەتی بەس لۆ ئەوی فێرە ئەدەب و تعلیم بی چۆن دەرس بڵێتەوە ئەدەبی ژیانی ڕۆژانەی هەڵسوکەوتی چۆن بی لەگەڵ خەڵکانەوە بەو شێوە دەها لە خزمەتی کەوا دەرسی دەخێن حتا ئەوەی کەدا سوئالی شەرعی هەبا مەسەن تەلاقەکی خوارد بە ئەگەر تەلاقشی لێکردبا گەلێک ناخۆشە بەڵام ئەو هەم بە نەرمونیانی هەم بە جوانی بەڕێک و پێشی تێدەگات کابرا هیچی لە دڵ نەدەما کە دەڕۆی ڕازی دەبوو سەتاسەد بە فتوایەکەی ئافرەتێک کات سوئالێکی شەرعی لێکردکەوە دەگەیشتە حەدی تەلاقدان بەڵام بەڕێک و پێچی کە جوابی داوە زۆر قەناعەتی هاتۆ ڕزگاری بوو لەو ناخۆشیکەوە تێدا بووە یعنی ئەلحەمدوللا کەسێک بوو خەڵکانێکەوە زۆر متمانیان پێ بوو نەکرد بەس موسڵمانەکە حتا جوەکانیش لە هەولێرە متمانیان پێ هەبوو حتا دیانەکانیش متمانیان پێ هەبوو دەهاتن فەلەکان سوئالیان کەوا لێ دەکرد سواليان كوالي ذاك متمانة أو هبوا له وليله الحمد لله. مامۆستا بێ ئەژماری ساڵەکانی خوێنی زانای مامۆستا وەکو تەدریس گوتنەوە تقریبا دەگەشێت چەند ساڵ؟ ئەگەر حساب بکەین لە وەختی کە ئیجازەی وەرگرت لە 1921 تا وەکو نزیکی 1957 ئەو وەختی سوچی سیحەتی پاشەنگیری تێکچۆ دوسێ ساڵ پێش وەفات بکاتەن ئەوە تەدریسیکەوە هەر کردیا چلو ئەوەندە ساڵە تەدریسی هەر کردیا و هەروەها نووسینیشی زۆر بوو ئەلحەمدوللا چەند کتابیشی کەوا دانە لە ژیانێ ئیجازەنامەکانیش کاتە بە شێوەیە ڕسمی دەڕۆیشت ئەگەر بزانین بە شێوەیە ڕسمی حەفلەی گەلە گەورەش دەکرا وەختۆی کە حەفلەکان کە دەکرا لە مزگەفتی موفتی حەفلە دەکرا ڕۆژی خینەوەی ئیجازە دوای نوێژی عەسرێ ئەو فەقیه کە ئیجازەی وەردەگرت لە مزگەفتی موفتی کە دەکا ئێستا ناو مۆبایل فرۆشەکان تاوەکو مزگەوتی حاجی قادر دەباغ لەوێ ڕا فەقێ دایانهێنا بە دەف و بە خوێندنەوەی سرودی کەوا ئەوەی کە دەخوێندراوە لۆ ئیجازەدان بە دەفە و عالەمە بەناو خەڵکی بەناو خەڵکی دایانبێت هەتا داهێنا مزگەوتی حاجی قادر دەباغ لەوێن دەریش تەبەن کۆمەڵی مامۆستایەکان غڕ دەبوونەوە و لەوێن دەر ئیجازەکە دەخوێندراوە ماشەڵڵا. مامۆستا بێنە سەر بەرهەمەکانی جەنای مامۆستا بە کورتی ئاماژەی پێ بکەین. بەرهەمەکانی لە ساڵی چەند دەستی بە نووسین کرد نووسینەکانیشی کامانە کە لە ساڵی 1921 ئیجازەی وەرگرت یەکەم بەرهەمی کە دەرچوو کتاب کە طبعکە لە 1927 بە ناوی کتابی المنحة الوهبية في شرح الإرادة الجزئية لمولانا خالد بابەتێکی عقائدی زۆر قرس شەرح دەکاتە چی مەشهور بوو مامۆستا مەلا عەبدوڵڵا لە باری عەقیدە زۆر زیرەک بوو الحەمدوللا أول كتاب كعمري 6 سال بوكا إجازة ورقرتيا أو كتابي دادنه أوي باربشتي أو كتابي دكا الشيخ مصطفى هوليري بابي كإجازة داتي ملا محمد أمين لقم لا أفندي لكتابك هي باربشتي دكا والحمد لله بو بارس بصار 2023 دو كتابي فريدون ما مصطفى فريدون وما مصطفى اختيار إذا صار ماجستير يعني أو كتابي كواهيناوا من الوهابية كمن كتابي بو ودواج كتابي بناي تحقيق الإسلام باسي إسلام دكا ردي عقيدة تثليث أو عقيدة بروتستان داتا أو شرع عقيدة أو شرع عقيدة دا باسي تحقيق كلام النفسي دكاتن أو شرعين تحقيق كلا أو تحقيق الإسلامي أو رسالة ماجستير بلى نادي الإسلام في علم الكلام أوش تقدابك لتركيا كواهي نايتوا أوش بابتي عقيدة ولقل خلافة أوش تاني باز دكاتا وسيلة
لەسەرکەوە مەوزوعی نووسرا ئەویش عینی کەوا تحقیق کرایە وەکومەت ئەوەی رسالەی متطلباتی مثالی ماجستەر کە ئەوە هەیە مدفع الرحمن في الرد على أحمد القادياني ئەوە وەختی کەوا ئەو کتابەت دەڵێت تەبع نەکرا لە هەندێک لە کتابەکانی بەڵام لە هەندێکی تر نانووسی کە تەبع نەکرا مامۆستای دەیگۆ ئەمن هەم بوو لە ئێران کڕیتم لە ئێران کڕیتم بەڵام بەداخەوە مامۆستایە چەند داوامان کیلۆمان بینی بەڵام نەیهینا و بەسەریشی داوەفاتی کرد رسالێکی تری بە ناوی قیبلا ئایا مسلمان کە نوێژ ڕوو لە قیبلەی دەکا عینی قیبلە دەبی ڕووی تێ بکە یاخود جیهەتە مەسەلەی خلافیە ئەوە لەێندە باز دەکا باسی قەسر و جەمعی نوێژێ دەکاتن ئەوانشە متەبع کرا طلاق الأكراد وطغيان أولياء في الأنكحة باسي أويدا كهندي كسيا ولي أمري كتيا بظلم وغدر كتسكي بميردا دا مثلا قورة بكتسكا ياخد حقي جنا كيدا خواتن أو بابتانا بازدكا أو وقتي بازدكاتن كلا صالي 1937 داينا أو كتابة أو وقت دانا مامصر محمد طاهريش جامعي فراد لتركيا تحقيق كدو رسالة ماجستيري بيورغرتيا الجهاد في التقليد والاجتهاد باسي أوي دكاتن كوا تقليد كردنو لقال اجتهاد كردن كوا لو أوي تشويه روندا لناودين باسي اجتهادك شروطي اجتهاد واشتانا بازدكا رسالة الصيام كتابك لسرباري روجي وقوري روجي وخير وخيراتي روجي وصحتي روجي أوشتانا بازدكا حديث الجمعة باسي كوات جمعة دكاتن آية نيجي نرواني لدوات جمعة بكريتو يانا أو بابتانا بازدكا سر راي كوا رسالة تريه لعلمي منطق العجالة لعلمي منطقة وهروها لتسن فتواي تريجي كوا هيا وتسن مقالات ترينوسي تولى زريدة ولا شتيتر بەڵام ئەوانە کە طبع کراو الحمد لله هەمووشیان موجودة تەنها حديث الجمعة نەبیتن طبع نەکراوە وەختی خۆی ساڵی 1958 چوان نووسیتیەوە بەڵام طبعی نەکرد ئەو وەختی هێشتان خۆ ئینشاءالله خواتە من بدا ئەمە لۆی طبع دەکەین ئینشاءالله مامۆسای بەڕێز طبعا ژیانی زانایی مامۆسا لەبەرەوەی لەو تەمەنەی ئەو هەموو نووسینەی هەبوو ئەو خزمەتە زۆری هەبوو ئەو مامۆسا لە خزمەتیان ئیجازەی وەرگرتو ئەوەندە ساڵە خزمەتی ینی حوجرە و مەدرسە و میحراب و مینبەری کردووە باسی ئەوە بەرنامەیەک تاو نابێ بەڵام ئیدی بەرنامەکار ئەوەندە دەکرێت ئیکتفای پێ بکەین ئەمە سواسی جەنابەت دەکەین ئەوە خوای گەورە خێرتان بنووسێ و خێر و بەرەکەتەی هەم لە قوتابیەکانی هەم لە نەوەکانی بەتایبەتی جەنابیشتان کەماوەتەوە جێی دەستان دیارە دوعای خێرتان لە دەکەین خوای گەورە موفقتان کات و عاقبەت خێر بن ئینشاءالله سواسی جەنابتان دەکەین ئامین ئەزماین بەخێر بێن سەرچاو خوا پاداشی خێر و بداتەوە ئەو نەوع بەرنامانە زۆر پێویستە لۆ ئەوەی جیلی ئەوڕۆکە با بزانی کەوا باب و باپیران چیان کردیە و ئەو مەلا گەورانی کورد چیان لە بۆ ئەو ئیسلام و مسلمانی کەوا کردێت چۆن خزمەتیان کردیە کە شەو ڕۆژی خۆیان لێکدا لۆی خزمەت بەو ئیسلام و مسلمانەی کەوا ئەو میلەتەی بکاتن و عەقیدەی ئەو میلەتە بپارێزن زۆر بەخێربێن خوا خێر و بنووسێ بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەو گۆڕێک ئێمە لە خزمەتیا وەستاوین گۆڕی بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا محەممەد ئەمین مودەڕیسە ئەو مامۆستا بەرزە 72 ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی لە خزمەتی میحراب و مینبەر و مەدرسەی شەرعی لە خزمەتی زانستە شەرعیەکان سەرف کرد ئەو مامۆستا بەرزە نزیکی 40 دانە ساڵ لە خزمەتی زانست شەرعی بۆ تێگەیاندن و پێگەیاندنی مامۆستا و فەقەیان سەرف کرد 60 دانە مامۆستای پایە بەرز و بەتوانە لە سەردەستی جەنابی مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرت ئەو مامۆستا بەڕێزە نزیکی زیاتر لە 30 ساڵ لە مزگەوتی شەیخی چۆلی وتاریە خوێندەوە وتارێکی سەردەمیانە جا ئێمە بین هەر چەندێک لە سەربردە و پلە و پێگە و پایە و زانست و خزمەتی جەنابی مامۆستا بدوین ناتوانین حەقی خۆی پێ بدەین تەنها ئەوە سەربەرزێک ئێمەمان وەکو کرد مامۆستایەکی ئاوا ناودار و پایابەرز کە لە ساڵی 1920ەکان کتاب گەلێکی نایابی و هەروها سەردەمیانە و کاریگەری نووسی کە دەورێکی زۆری هەبوو کە خەڵکانێک ئیسفادە گەلێکی زۆریان لێوەرگرت و تاوای لێهات
لەو ساڵانە دوایی ڕسالی ماجستێر لەسەر بەرهەمەکانی جەنەی مامۆستا دەهێنراوە. ئێمە دوعای خێرمان بۆ نەوەکانی جەنەی مامۆستا لەبەر مامۆستای بەڕێز وەکو باسمان کرد کە کوڕی نەماوە و هەروە قوتابیشی نەمابوون کە ئێمە لە خزمەتیانە بدوین، بەڵام خوازیارین کە بەرەکەتی جەنای مامۆستا لەبەرەوەی ئەو مامۆسانی کە لە خزمەتی مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرت مامۆستای عیملاق و پایەبەرز بوون تا ئێستاکە شیلەی هەنجوێنی زانستی مامۆستا نەبڕاوەیە. خوای گەورە دەرەجەی عالی کات و گۆڕی پڕ بکات لە نور، مێرگەک بێ لە مێرگەکانی بەهەشت، نەوەکانی و قوتابیەکانیشی تا ئێستا کە خوای گەورە تەمەنیان پڕ لە خێر و بەرەکەتکە. ئێوە بە دوعای خێر بەجێ دەلین تا بێگەشتنەوە ئەسپاردەی خوداتانەکەین کە سپاردە وەزاناکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.